ئەو کاتتان باش خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە لەسەر هەواڵ قسە دەکەین لەسەر چۆنیەتی هەواڵەکان و شێوازی پێشکەشکردنیان و بڵاوکردنەوەیان و تا چەند ئەو هەواڵانەی کە بڵاو دەکرێتەوە دروستە و بە دەردی کابرا گۆتەنی مێشەکە ناکرێ بەگامێش. لە ئێستادا دەبینین ڕۆژانە چەندەها هەواڵی ناخۆش دەبیستین، بەڵام هەندێک شوێن و هەندێک کەس بێ ئەوەی کە هیچ ناونیشانێکی ڕسمیان هەبێت لە پشتی مۆبایلەکانیانەوە هەمیشە لە بڵاوکردنەوەی ترس و دڵە ڕاوچێدان لە ناو کۆمەلگای ئێمەدا و لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسم لەو پرۆگرامە تا چەند بڕواتان بە هەواڵەکان هەیە، ئایا هەموو هەواڵەکان وەکو خۆی دەگات و کاریگەری هەواڵی ناخۆش لەسەر دەرونی تاچی کورد چییە و دەکرێت بزانین ئایا بڵاوکردنەوەی هەموو هەواڵە ناخۆشە ئامانج لێی چییە و چێ سوود دەبینێ ئەگەر هەواڵێکی ناخۆش لە قەبارەی خۆشی گەورەتر بکات و فڕێی داتە ناو خەڵک و خەڵک بترسێت و ئەو هەواڵە ناخۆشە لە هەمان کاتدا کاریگەری هەبێ لەسەر هەموو شتێک و بەتایبەت لەسەر بازاڕ و لەسەر دەرونی خەڵک. لەو پرۆگرامەدا لەسەر هەواڵ قسە دەکەین، هاوڵاتیان دەدوێنین بابزانین تا چەند بڕوایان بە هەموو هەواڵێک هەیە. لەگەڵمان بن. ئەو کەناڵی کە ئەو مێشەی دەکاتە گامێشک لەوانەیە لۆ زیاترکردنی بینەری خۆی بی وە کێشەی سەرەکی کۆمەلگاش لایانی ئەخلاقی و ڕۆشن بیریە مشکلە لە هەر جێکەبی خەرگ لە بازار دوور دەکەویت. هەواڵ ئێستا چییە؟ هەمووی کوشتن کاریە. سەیری هەواڵەکان دەکەین؟ وەڵی هەواڵ سەیر دەکەم بەس کامیانی زۆر نا. چۆنی کەم؟ مستەمر ئەو مەجالم نییە لە دیار هەواڵ دابنیشم. ئەی شەوان؟ ڕای شەوان جاروبارەکە پێ ڕابگەم بە خباری ساعت هەژ ڕابگەم تەماشا هۆکار چییە سەیری هەواڵەکان دەکەین؟ وڵی هۆکار چیە بەخۆ ژیانی مەلەگە هەواڵە بەسە دەبینی ئەچێت بازار ئێستاوە نییە هەواڵێکی ناخۆش بی تەسیری لە هەموو وەزعی ما دەکاتن لە هەموو کوردستان بەعام عێراق هەمووی بەکام هەواڵە ناخۆشەکە بۆ نمونە تایبەت بێ بە چ وڵاتێک بە هەر وڵاتێک بێت کاریگەری لەسەر بازاڕێ ڕان هەری وڵاوکستان بزانم کە ئۆکرانیا بلێر ئەشیا گران بوو غەرات گران بوو خواردن گران بوو ینی تەسیری دەبی تەمان ئاری کوارێ تەسیرەکە شتێکی مەسەرەن هاکەزاییە یاخود زۆر پێوە دیارە وڵی پێوە دیارە تەمان کو پێوە دیارنی ئاری پێوە دەبینین ینی بە ئەمە لەسەر هەواڵ قسە بکەین مەبەسمان هیچ لایەنێکی سیاسی و حزبینی بەڵام هەواڵەکان زۆربیان ناخۆشن وایە یعنی ڕۆژانە هەواڵی ناخۆش دەبیستین دەمێ بزانمەوە هەواڵە ناخۆشانە کاریگەری لەسەر نەفسیەتی تاچی کورتی نیت یعنی بزانە ئێستا تو یەک مشکلەک ڕوو دەداتن تەسیری لە هەر هەمووی دەکات لە کورد لە عێراق بە عام یعنی بەڕاستی کوردستانیش ئێستا کۆ دوونی ئەو وەزع ڕوویدا دەپەرمتە مەشای بازارکە بازارەکە تێک دەچیت خۆ کاریگەری هەبوو لەسەر سەیری تەماتە فەرمو ببینەوە ئەو بازارەکە کوتەمان و هەواڵی ناخۆشە بیتنە تو لە زاخۆبی لە فاوی لێرە عێراق هەمووی تەسیری دەکات دوێنێ بازار چۆن بوو وڵی بازار نییە دوو ڕۆژە هەر بێک جار سپەر بوو ئاریکۆ لەگەر ئەو وەزعی لەگەر ئەو تەسیرێکی زۆر دەکات ئارێوەڵە تەبعاە دیوە هەستاش بەخۆشت ببینەوە دەبینی دوژنی دەبینی لەو بازارڕای زەلام پێشی و دوڕۆژ هەمووی دوکاندارن ئارێوەڵە هەموو دوکاندارن ئەوانە کاکەوە چایە چینە ئەوانش ئەو دوکانیان هەیە لێرە ئارێوەڵە پێشی ئەوەی کە بۆ منەوە هەواڵە ناخۆشە هەبێت چێ داهاتەوە بازارە ڕان باشە برێنەرێ خەرک هەتا دوسێ عربەی زۆر داهات بەڕاستی خەرکەی زۆر داهاتن ئەوانەی کە لە بەغدایە لە بەسڕادێن سفر و سیاحیەکان زۆر داهاتن دایمە سبێنا زوو داهاتم جاربەر دایمە لێرە بڕادەوەستان داهاتم نشتەرین و شتکردین بوو بازارەکە پێوە دیار بوو زۆرش هەواڵانە و هەواڵە ناخۆشانە خەڵک بێ ئومێد دەکات بێمێدە دەکات تەبعاە تو کوشتن بڕین لە هەر جەیەکە بێتن خۆڵقت لە چێ دەبێت و بچ چی بکردی ئێوە نیەدی تاسیرێکی زۆری هەیە ئەرێوەڵە باشە ئەگەر ڕای جەنابەت وەرگرم چ شتێک دەتوانێت کە هەواڵ و بە تایبەت هەواڵی ناخۆش کاریگەری کەمتری هەبێت لەسەر بازار و لەسەر بیرکردنەوەی تاچی کوردی وڵی تاسیری هەیە تەبان شتێک وا دەکات کە تەسیرەکەی کەمتر بێت ینی هەواڵەکان خۆشتر بکرێت یاخۆ شتی ناخۆش کەم بڵاو بکرێت ئێستا تو بزانەگەەوە مشکلە نەبێ و خەڵک دڵی خۆش بێ و ڕاتەپەبی و مەعاشە بی و بازارەکە خۆشتر دەبێ و حرەکە دەبی پەیدا دەبیتن بەبێ حکمی ئەوەی بەزکە تو مشکلە هەبوو ناخۆشیە بوو شەڕ و ئاژاوە و مشکلە لە هەر جێەکەبی خەرگ لە بازار دوور دەکەویت کەناڵ و ئەو پەیجانەی کە هەواڵ بڵاو دەکەنەوە ینی بەڕای جەنابەت هەموو هەواڵەکانیان 100% تەواوە یاخۆ هەندێک شتیان گەورە کرد قەنەعات بکە ئەمن متابعیان زۆر لێکدانەوەی لۆ ناکە
ئەرێ وڵی لێکدان شت گەورە ناکەن بەڕای تو شت گەورە وڵی ئەمچین هەندە شتێت تەسیرێت گەورەی دەکەن و تەواو نایگوازنەوە بۆچ خۆی نەیگوازنەوە تەسیری دەبیتن ئەوەی ئەو شو بۆ نمونەوەی ئەو شۆ مەسەلەن شتێک ڕوویدا شتەکە زۆر ناخۆش هەمومان پێمان ناخۆشە بەڵام لە هەندێک پێی وهانی شاندرا کە ئەو شۆ دنیا خراببوو کات ئەوە گەورەکردنی هەواڵی ناخۆش نییە کاریگەری نییە لەسەر تاچی کورد بۆ نمونە ئێستا بازارەکە و هەڵی لێهاتە سەرەوەی کە هەندێک لایەن هەبوون ینی بەدەستی ئەنقەس شتەکەیان گەورە وڵی کاکە مەسلەی گەورەکردن ئەتو ئەوڕۆکە ناشاردرێتەوە ناشاردرێتەوە تو ئێستا تو شتەشی کە دروست کرد لە جێک شک ڕوویدا خەرک هەمووی دەزانیت هەموو دنیا دەزانێت تو ئێستا و بە چرکەکە هەموو خەرک ئاگادار دەبیتەوە ئەو شتە قەومە وسەدا و قەزیە قەومە هەموو عراق دەوڵەتی دنیا زانی ئەو شتەکە ڕوویدایە بە هەموو هەواڵەکانی والله کەم تەمەشای هەواڵ دەکەم ڕاستی ئەمن بە واقع برێم لەبەر ئەو مەجالم نییە سەرقالم و بە خۆم و بە ژیانی مار و منداری خۆم ئەنێ ئەو مەجالم نییە بەڕاستی دەستان خۆش بی دەمەی ئەنگۆ بزانم گەنجەکان لەسەر هەواڵ چ قسەیەکتان هەیە چۆنی سەحەت چۆنە باشی ئەگەر هەستی و سوپاست دەکەم وەکو گەنجێک دەمێ بزانم سەیری هەواڵ دەکەی خی کەم ئەگەر سیر بکەی لەکوێ سەیری دەکەی لە مۆبایلەکەت یاخود لە تیڤەکان وڵا زیاتر مۆبایل لە مۆبایل بەڵێ ئەو هەواڵانەی کە ڕۆژانە بڵاو دەکرێتەوە بێگومان 190یان هەواڵی ناخۆشە یعنی ئەو هەواڵە ناخۆشانە بەڕای جەنابەت وەکو گەنجێک تا چەند کاریگەری هەیە لەسەر بازار لەسەر بیکردنەوەی تاچی کورد لەسەر نەفسێتی کورد وڵا برا جوانەکەم هەواڵ وە خۆی ناگاتە زی یە خۆی ناگات دوای ئەوەش یەک گولە لە ئەمریکای بتاقی لێرە بازار نامینێ بەڕاستی یعنی یەک گولە لە ئەمریکا بتەقی لێرە لێرە بازار نامینی ئەرە وەڵا زۆر تاسیر دەکات پەیوەندیەکە چییە؟ پەیوەندەکە ئەوەیە خەڵک بتمانی نەماوە بەڵێ متمانێ بە تاچی کورد نەماوە عنی تاچی کورد متمانێ بەو وەزای نەماوە وەزەکەی نەماوە بەڵام ئێستا پێیز دروست بووە نە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە نە مەسەلەن پەیوەندی بە جیهەتێکی دیارەوە هەیە پەیجەکە سێ-چار کەس بەڕێوەی دەبن ینی ترس و تۆقیم بڵاو دەکەنەوە هەواڵێکی بچووکە گەورەی دەکەن بەس بۆیە مشاوەشی پیاکەن ناو کۆمەڵگە بەس بۆ مشاوەش پیاکردن هیچی تر نییە قازانج لە مشەوەشی پەیداکردن چییە؟ هەیە مەسڵای تێدا هەیە هەندێک مەسڵعاتی لەوانەیە تێگەیشتووی لەوە تێگەیشتمەوە مەسڵعاتی هەیە لەوەیە مەسڵعاتەکەی لەو دابیت لێ بخوا بەو نەوەعی لێ بخوا بەو نەوەعی ینی ترساندنی خەڵکو و مشەوشەکەی کە جەنابەت باسی دەکەیت تەشویش خستنە ناو نامشتەمە لێ خواردنەوە لی دەخوا بۆ نەوەعی لی دەخوا بۆ هەیە بۆی قازانجە هەیە کام مشاوەشی پێیا بێ بۆ قازانجە قازانجەکەی چیە بەس لێ خواردنەکە یان شتی دیکەی لە دواوە تاکیت بە بەس لێ خواردنەکەنی یاشت کەش دەدواوەیە کە لە ناو کۆمەلگات و مشاوشیت پێیا کرد بۆ قازانجە بۆ قازانجە ینی مشەوەشکردنی خەڵک و بێزارکردنی خەڵک و ترساندن و تۆقینی خەڵک لە قازانجی ئەوانە ئەیە بیر لە نەفسێتی تاچی کۆمەلگای کوردی ناکەنەوە ئەوانە بیر لەوە ناکەنەوە بۆ منە بازارێک ئێستا لەبەرەوەی کە هەواڵێکی ناخۆش هەیە هەواڵەکە هەرچەندە ناخۆشە بەڵام گەورەتر دەکرێتن بیر لەوە ناکەنەوە جاگە بیر لەوە بکەنەوە ئەو شتە ناکەن ناگە بیر تاچی بکەنەوە بیر لە بازارە بکەنەوە بیر لە فەقیر و شت بکەنەوە ئەو شتە ناکەن بە تاکید یعنی تۆزێک مشاوەش پیاوێ بازار سفر دەبێت ڕات بە هەموو هەواڵەکان هەیە ناوەڵڵا ناوەڵڵا هەموو هەواڵەکەم بە خۆی ناگە ناوەڵڵا هەموو خۆی ناگە ڕاشت پێی نییە ناوەڵڵا باشە چه هەواڵێک بەڕای جەنابەت خۆشە ئێستا بۆ نمونە ئەگەر لە هەواڵەکاندا هەبێت شتێک بۆ تۆ خۆشە حەز دێت هەواڵێک ببیستی و گوێ والله هەواڵ خۆشی چییە عنی بڵێ حکومەت بڵێ ئاو کارەبا مەزبوطە مەعاشەکە مەزبوطە لە ڕوویدەرینەوە خەڵک ئارام دەبێتەوە لە هەموو شتێکەوە بە هەموو شتێک بەڵێ بەڕای تۆ هەواڵانەکەی دەگا وڵی دیار نییە دەبی سوپرایز بێ ئارێ وڵە هەواڵی خۆش ببێ بە سوپڕ وڵا وای لات ئێستا موچەش بۆتە سوپرایز ئێستا موچە باشە ئێستا باشە عنی ئێستا لە ساو پارەکە و پێدارەوەوانە ئێستا موچە باشترا موچە باشە بەڵام ئێستامان ینی دایمەن جاری وا هەیە مەسەرەن ئەمە گلەیەکانمان گلەیی دیاری کراون هەمیشە ینی گلەیەکان وەکو خۆی ناکەین کە موچە دەدرێ حسابی بەرچی خۆمان ناکەین دێن پارەکە هەموو بێکجاری سەرف دەکەین ئەوە غەڵەتە دەبی ینی ئەتو لە وڵاتە چ دەبی ئەستای بێ مشتەشی بکەیت حسابی بکە کە تو بەیانی موچە دوا دەکەوێ حسابی کارەبا بکەی حسابی ئاو بکەی حسابی هەموو شتێ بکەیت ئەگەر بە دیاریکراوی یەک ڕستە بڵێ چی بەو ناوەندە هەواڵیانە دەڵێ کە شتەکان وەکو خۆی ناگەێنن و ترس و تۆقینە ناو خەڵک بڵاو دەکەنەوە کە شتەکانتان وە خۆی بڵاوکەنەوە نەگە بێکەم نەزیات زۆر بەڕێزی ئەم جێلەی سەواڵە جێلی هەواڵ قەت حەز ناکەی لەبەرەوەی دەزانی کە هەواڵی خۆش نییە هەر هەمووی درۆیە جێلە هەمووی درۆیە بەس دڵتونکردنی خەڵکیە ئامانز دە دڵتونکردنی خەڵک چییە؟ نازم ئەگەر مەسەلەن ناوەند خافڵانی خەڵکیە
بەس خەفڵەنی خەڵکیە بەڵام ئەمە مەبەستم لەوەیە ئێستا بۆ نمونە ئەگەر مثلا هەندێک شوێن هەن بە ئەنقەس خەڵک دەترسێنە ینی ئێستا بۆ نمونە دوونێک کارەساتێکی ناخۆش ڕوویدا بەڵام هەندێک لایەن وها نیشاندا کە ئەو ڕۆ دنیا تێک دەچێت ناتێک ناسی بەس کارەساتە چی ناخۆش بوو ناخۆش بوو بەس بە تاکی دنیا تێک ناچی لەسەر شەچێ هالا بەس کە برین کارەساتە چی ناخۆش نەبوو کارەساتە چی ناخۆش بوو بەخوای جێشم لێ نەگرت یانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەماشا تەلەڤیزیۆن هەناکەم حنا ئەبد ئێستا کەناڵی گوگەر لە تۆڕە کۆمەڵێتەکان بەبەرچاوم بکەویتەوە گەنا لە تەلەڤیزیۆن ئەبد نابەخوای چار تەلەڤیزیۆنمە ئالیارم لە سەرەوە نییە جیازم لە مارێ نییە چار تەلەڤیزیۆنی شمەیە تەلەڤیزیۆنت هەیە ئەلێری پێوە چار تەلەڤیزیۆنمەیە ئالیاری شم نییە بەس لەبەرەوەی جێت لە شتی ناخۆش نەبێت دامنە هەر لە دراما هەر خاصن هەواڵ هیچ بەلایەکی درامایەکانیش هەر ئەخلاقی کۆمەلگایان بەک جاری تێکدایە کۆمەلگایان وێرا کرد کوشتن کاری ژن تەلاقدان ژن فڕاندن لە چێ هەواڵی ناخۆشە هەواڵی ناخۆش هەمووی لەو درامایانش هەمووی ئەو درامانەیە ئەمە کابراکم ساحب عایلەمە منداڵم جاعر بووینە ئامادە نیمە جیازەکی بینم لە ماڵێدا بنێم کەناڵە ناوخۆیەکان پێ بکەمەوە مارومەدارەکەم لە دەست بدەم داینانێم نەتەمەشە هەواڵ بکەن نەتەمەشە درامایەکانیش بکەن تەماشا چی بکەن تەمەشە دووچاویەک دەکەیت باشزار نابن نا باشترە لەوەی کە تەماشا درامای زۆر ینی هەموو کەس ئەگەر تەماشا و درامایانە بکات مەسەرەن زۆردار باس لەوە دەکەین کە پەرژینی ناو خێزان تێک دەچێت ئایا ئێمە بەدەستە خۆمان نییە بەدەستە خۆت چێکا کە ڕۆژێک 2 3 4 5 ئەمن ئێستا هاتمەوە لەگەر تو ڕاوەستام یعنی ڕۆژێک 2 3 4 5 هەر لە بنچێتم خیر هەر لە بنجێم خیر ئاخری دەستە مێش کرد دوای منداڵش ئێستا هەرزەکارە لە تەمەنی 13 ساڵیەوە تەمەشا ئەو درامایی دەکاتن تەمەشا هەواڵی دەکا کوشتن کاری هەواڵی ئێستا چییە هەمووی کوشتن کاریە هەواڵی خۆش چییە بەڕای تو نییە معاشات کا معاش هەواڵی خۆشە ئەگە بێ بەس نییە ئەوش نییە بەس هەبوو ئەو دوو مانگ لەسەر یەک ینی زوو درا ئەمن ئێستا ئەو مانگەی دەرێن بشتەوە و ئافتی ماجیەوە دەدرێتن لەوانەیە ئەگەر وەگرم تەمان بە مانگەشی تر نییە خۆشیەکەی لە چییە زەمان نییە معاشەکەش زەمان نیە ینی هیچی شەچ خۆش نییە هەواڵەکەش هەواڵی معاشەکەش خۆش نییە هەواڵە ناخۆش هەتاکەی ئەری هەتاکەی دەپرسم ساحبمان هەتە ساحبمان هەبیتن ینی بێ ساحب نیێستا کەنجی ساحبەکی باشمان هەبوو ئەوزە هەواڵی خۆش دەبیست لە دەستی ساحبەکەمانەیان بخۆمان زۆر جار خۆمان هۆکارین بۆ خراپە کۆمەلگاش خراپە کۆمەلگاش بەهام خراپە ئێستا بۆ دەڵێن بنزین ئەزمەیە باشە دەڵێن شۆفێری وا هەیە لە ڕۆژێکدا 3000 بنزینی 690 دیناری وەردەگرێت لە بازار دەیفرۆشێتەوە دەرم زلیکانی بە 20 دونێ لە زیێش بیستم دەرێت تەکسیەکان بەس باوەڕ ناکەم لەبەرەوەی سوشی زانیان بخۆم تەکسیم نیە دوکاندارم سوشی بەخۆی هەتە ساعت 12 بنزیخانەکان تەوزای دەکات 690ەکە 12 تەوزە دەکات باشە 3000 ئەم دوونێ بیستم دەگوت 4000 دەستی تێی دەکات ئێ بەخۆی هەتە 12 هەیە ئێ بەخۆی ساعتێک ساعت و نیوەک لە سڕی دەبیتن کەسێکی بناسی ئەم زاگەرەوە لە پشڕا بەخۆی وڵاتیمە ینی شتێکی هەیە ئەگەر شتێک نەکرا بێ باس ناکرێ وانە بزەبت ئێکەواتە ئەگەر بینە سەر ئەو بابەت ئەو هەواڵەکی ناخۆشە بێگومان ینی هەندێک شۆفێر هەنە ڕەنگە لە بەیانێکی زووەوە چاوەڕێی ئەوە بکەن کە سیارەکانیان بنزینی تێ بکەن بەڵام ئیدی بنزیخانەکە دادەخرێت و بنزینەکان بەبەر ناکەوێت چێ هۆکاریەوەیە هەر خۆمانی هەر خۆمانی ئەمن کابراایەکەم مۆزەفم لە سەربیری ئاو میراو ئەوەتە بەبەڵگە پێت پیشان دەدەم سڕم بووە دوێ سڕی ئاوێن بووە بەبەڵگە پێت پیشان دەدەم تەسوێڕم کردیە لۆ دایرەی خۆشم لۆم دیرم نردیە لەوانەیە دەژن زیاتر جادەی دەشوە قیڕی دەشوە قیر تەسوێڕم کردیەوە یەک دەستکە ئاو لە سەربانان لە ماڵان دێتە خوارێتانچی پڕ بە کەس بزەخی نەگژێتەوە مۆزەفی ئاوی دایرێ ئاوی مۆزەفی دایرێ ئەوم بەخۆمەوەتەوە بە بەڵگە پێمە دە تەسوێڕم کردیە لۆ دایرەم نردیە ژن میلەت خراپە با بەبیلای حکومەت خراپ نییە والله بیلەوەتی لە خراپ نییە نەرین خراپە هەر هیچیز خراپ نییە میلەت خراپە گەڕەت ئێستا بەدەستی کەماویەوە دەناڵێ دەناڵێنی ئەمن هەر لەکنە خۆمان لەو بیری ئەمن بخۆم لە سەدام دەکەم زۆر مارە هەیە ئاوی دەکڕیتن
ئەوە تۆ تەسویرشم پێ دە تەسویرم دوێ کردیە بۆ خەڵگەوە کامێرا بکەین خەڵک زیادەی پێدەشۆ باشە ئەو بەڕێزایەکێکە لە کارمەندانی فەرمانگەی ئاو لێسادا ئێمە لە وەرزی هاوینداین خەڵکانێکن بەدەستی گرفتی ئاوەوە دەناڵێنن لە زۆر گەڕک هەیە دەڵێن ئاو دەکڕین بە 30,000 و بە سەروی 30,000ەوە بەڵام بە ڕێزا بە دلیل بە بەڵگە پێیەتی کە لە گەڕەچێک چەندەها کەس ژنەکانیان لە دەرەوە خەریکن ئاو بە فیڕۆ دەدەن و لە کۆتاییشدا کە قسەکە دەکرێت دەڵێن حکوومەتەکەمان کەم تەرخەمە ئاو دابین ناکات یان ناتوانێت کێشەی ئاو چارەسەر بکات بەڵام ئێستا ئاو نییە کەچی لە هەندێک گەڕک قیر دەشورێ باشە ئەگەر ئەو قیرە نەشورێ یاخود بشورێ سوودەکەی بۆ خێزانانە چییە وەکو بەڕێزە باز دەکات ئێستا بەڵگەشی پێەیە ینی با ئێمە هەموو جار ئەو قسەیە نەکەین کە دەڵێن وڵی کاکە خەتای حکوومەتە ئێمە خۆمان گرفتی هەندێک کێشەی خۆمان حکوومەت عیبی نییە حکوومەت سلوکەلەوەی زیاتر ئەم کابراایەکە مۆزەفم لەسەر ئەو بیرەی داوام دەکەم ئەم حسابکەمیش حکوومەتم حکوومەت لەمە پێکاتوە ئەمن بەخۆم کارمەندی حکوومەتم مۆزافی حکوومەت من حکوومەتم ئەمن ئەگە کەم تەرخەمی بکەم لە بەردانەوەی ئاوەکەی ینی ئەمیش حکوومەت بکەم تەرخەمیم لەو میلەتەی کرد بەس ئەمن حەق خۆم چییە دایتمە خەڵکەی دوونێکە دەگەڕێمەوە تۆ تەسویرم پێەیە دەژت زیاتر وەڵی پێم گوتێ بابە وەڵی نوێژێ مەکە بە پیاوەکەت برێ بە هاچوی مزگەفتێ مەکە بەس ئاوەکەی بەژۆرێ زیرانەکەت ئاوینایەتن باو ئیسفادە لێ بکە میلەت خراپە حکوومەت عیبی نییە تۆ چاوت مازەکە قوربان چۆنن بەشێکتان وابزانم جێبیست بوون جێبیستی ئەو بەڕێزێ بوون کەچی قسەکانی کرد باسمان لەوەی کرد لە گرفتی ئاو لە ئێستادا لە هەندێک گەڕک دەڵێن ئاو نیە بەڵام بەڕێزە وەکو بەڵگە بازەکە دەڵێ لە هەندێک شوێن ئاو هەیە بەڵام بە فیڕۆ دەدرێت وەندێک خێزانیش لە ئێستادا ئاویانی ئاو دەکڕن و لە کۆتایش کە قسەکە دێت ئێمە ڕووی گلەیەکانمان ئاراستی یەک شوێنی دیاریکرااو دەکەین ئەوە شەر هەواڵەوە هەواڵێکی ناخۆشە دەمێ بزانم قسە چی لەسەرەوە لەسەراوی نه لەسەر ئەو کێشانەی کە ڕۆژانە مەسەلەن وەکو هەواڵی ناخۆش دەگاتێ ئێمە زۆر جار هەواڵە ناخۆشەکان خۆمان مەسەلەن هۆکار نین بەخوای بەرێ وڵا هەندێک زانە بخۆمان ئیشەکەەوەندە گەورە نیە گەوری دەکەن کوی دەرێ مێشەکە دەکەینە گامێشک هۆکار چیە لە گەورەکردنی مێشێک بۆ گامێشێک ئەخە هۆکارەکەی برێم چییە وڵا ئێستا گەر لەسەر ئاوی بیتن لە هەموو شتەشی نەک بەس لەسەر ئاوی هەندێک شتی ئەمە خەتابارین بەس لەوانێ زاری وای ئەم خەتابار بووم بمێ بکەمە سەر ئەستۆی تو باش لە شتێک خەتاباری نیە وەڵام لە زۆر شتی خەتابارین یان ئێستا لەوانێ هەستان و دانیشتمان خەتاباری تێدا بیتن بەزەی ترژانەکە وایە ئێستا لە سەدەی 21 و سەدەیەوەیە کە شتەکان لە مێشەوە بکەین بە گامێش بەخوا ناوەڵە بەڵام ئێستا عادەتی لە ناوەما هەیە کابرا ئەگەر هیچی لێ نەزانی شتەشی شتەشی هەدەری و شتەشی هەدەکا و خۆی دەکاتە مۆزوع سەیری هەواڵەکان دەکەی دوژمنمە لەبەروی هەتا ئێستاکە بوومە 30 سال هەواڵێکی خۆشم نەبیستە لە هیچ کەناڵەشی کوردی بە تایبەتی شتی خۆشیش هەبووە شتی خۆشی ناوەڵی لە هەتا ئێستاکەەوە بوومە 30 سال هەتا ئێستا هەواڵێکی خۆشم ژیرێنێ بۆ لە هیچ کەناڵێکی کوردی هەرێ هات معاش نەهات عەژدی شعبی هات تورکیا لێیدا شعبی لە چێە هاتە چێ یاوەنە هاتە پردێ شەڕی نەکرد دوونێکە چەفر دنیاکە تیاری تورکیا لە زاخۆی دەخۆم بەخۆم تەوشە ناکەم وڵا لێرکوانە جیم لێ بوو یەکە هەواڵی خۆشی چیەوە ئەتوو لە من گەورەتری هەتا ئێستا هەواڵێکی خۆشم لە ژێڕۆ با خەڵاتت کەم بڕات بە هەموو هەواڵانە هەیە باوەڕم بێک هەواڵی نییە باوەڕم بێک یعنی نییە ئللا ئەوانەی هەندێک دەرێن بەناوی خی گەورە مێربان ئللا باوەڕم بۆ دێک کە دەرێن بەناوی خی گەورە مێرەبان ئەگەنا باوەڕم بۆکانیت کە بێقلی نییە لە سەردێرەکەەوە یعنی نقطەک دەداتێ هەتا ئاخیرەکەشی تەمەشاکەی لۆ نمونە دەرێ عاش عازری کەرێک لە ناو بازار ڕشاوە یعنی لە ئەوەی دەکاتە مەرەقێک لە درێت هەتا ئاخیری هەواڵەکان هەموو تەمەشا بکەیە کەس هیچیشی دەرێ بابەتەکەوان یعنی قابلە عاشق جێ درێژ دەکە لەناو بانا بازاریدا تێپەڕ بووە لەناو هەواڵەکەی گوێ درێژەکە هەر تێدانە مەبەستم یعنی ئەوانە لە بیدایەتی شتێکی ئەوهادا دەنێن هەتا ئاخیرەکەی لێت ببتەوە مەرەق هەمووی تەمەشاکەیە فلیمەکانیش بە هەمان شێوە هەتا ئێستاکە بەغێری کەناڵە یعنی هەندێک کەناڵی کوردی بوو پێشترێک هەندێک درامای خۆشیان لێ دەدا بەتان بوو بە لەزەت بوو بە مەعنا بوو بە سوود بوو لە کۆمەلگەی کوردی دەوەشاوە بەس ئێستاکە ئەو کوری و تورکی بە تایبەتی تورکی هەر ئەخلاقی نەهێشت وەڵڵای تام و لەزەتی نییە هیچ شتێک تامی نمایە خاستن هەواڵەکان خاستن هۆسائیلەکان خاستن ئەتەرنێت و مۆبایل و تەلەڤیزۆن ئەوانەکە
قسەکە سەرنجی ڕاتشام و تۆ تەنها ئەو شوێنانەیان ئەو ناوەندانەی کە دەڵێن بەناوی خی گەورە و میهرەبان ئەوەی کە دەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان شەڕاستەکان وەکو خۆی دەگوازێتەوە لەگە ڕێزم یەقلی بەخۆی یەقلی وەکو خۆی ناگواستەوە یەقلی تەواو نییە بەس یە مەقسەدم لەوەی بوو کە دەرێ بەناوی خی گەورە و میهرەبان یعنی ئێستانە شتەیە بەناوی خی گەورەکە و میرەبانەکەی بەناوی خی گەورە و میهرەبانەکەی باقی باوەڕم بێک شتیت کە نییە یعنی کو دەرێ هەندێک شتەیە کابراایەکە مەسەلەن درۆزم بی دەریاگەی لابرێخوا بەعقا ئەو باوەڕم بۆ ئەمنیش باوەڕم بۆیە کە دەرێ بەناوی خی گەورە و میهرەبان ئەگەنا باوەڕم بێک شتیت کە ئێستا ئەو شۆ بمبورە کە دەتبڕن ئێستا ئەو شۆ کارەساتێکی زۆر ناخۆش ڕوویدا دوێنێ باشە بەڵام هەندێک شوێن هەبوون شتەکان وها گەورە کرد هەر وەکو مێشک و گامێشەکەی جەنابەت کە باست کرد وها نیشاندا کە ئەو شۆ دنیا خرا دەبێت ئامانج لا گەورەکردنی مێشێک لە بۆ گامێشێک چییە؟ بەرژەوەندیە زیاتر هیچ کە نییە یعنی بەس بەرژەوەندی هیچ کە نییە یعنی کابرا لەوانەیە ئەو کەناڵی کە ئەو مێشەی دەکاتە گامێشک لەوانەیە لۆ زیاترکردنی بینەری خۆی بی لەوانەیە سوودەچی لەوەی ببینێتن لەوانەیە ئەی دەرونی تاچی کۆمەلگای ئێمە ئەی لە ڕووی نەفسیەوە ئەو کەسە ناڕوخێت ناترسێت ناشڵەژێت پرسیارەی بڕۆ لە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پلاندانە و لەوانە بکەلو لە من دەکەی ئەم کابراایەکەمە هەلێ بازارم ئەم جواب بچم دەکەم بیتن دەبیی لەوام بکەی هیچ جوابەکەت پێ نییە بەوە جوابەکەم پێینە بڕۆ پرسیاری لەوام بکە زۆر بەڕێزی زۆر بەڕێزن چاوم بەخێر بێت ئەسلااو تێبێت قوربانم کاتت باش سوپاس جانەکەم ئەو کاتی تەنام زۆر سپاسەکەم سەری هەواڵەکان دەکەی بەخوای تا ڕادەچکەم لە شوێنێک سەیری دەکەی وڵا زیاتر سوۆشال میدیا سوشیال میدیاکەواتە مۆبایل باشە مرۆت بە هەموو هەواڵەکانەیە ئەکسەرێتی زۆری نە بۆ بەحەقەدەم بەخۆم دەرچووی کۆلێژی زانستی سیاسی یعنی لەو شتانە ئاتیتمەوە کە دەزانم هەندێک شت هەیە گەمەکی سیاسیە یعنی دروست دەکرێتن ئەگەر نا زۆری ئەوە نییە دەرچووی بەشی زانستە سیاسیەکانی بەڵێ لێرە ئیش دەکەی دوکانەی خۆتە بەڵێ دەرچووی کۆلێژی زانستە سیاسیەکان ئێستا دوکاندارە و جلکی منداڵان دەفرۆشێت چۆنەوە بۆم باسکەوە طبعاً بێ پلانی حکوومەت دەگەینێتنەوە شتێ ئەگەر ناگەنجێک بێت و شادێک کولیەتە بیت و بێ لێرە دوکانداری بکە من لەوانەیە یعنی ئێستا ئەگەر لە بابەتی خۆم ئیش بکەم لە شوێنی خۆم داوام بکەم ئامادە نیمە بێم لێرە ڕستکە یەکەچکە تێکدەم بێم دوکانداری بکەم بەڕاستی ئەو حەقیقەتە بەداخەوە ینی بەڕاستی پێم ناخۆش بکە گوێم لەوە بوو دەرچووی کۆلیژی زانستە سیاسیەکانی بەڵام بەرحاڵ کاسبی شانازیە تا بینەوە سەر بابەتەکەی خۆمان وتت من دەرچوویەوە بەشەم ینی هەمیشە قسەی تۆ دەبێت جیاوازتر بێت کە خەڵکەکی ئاسایی کە ڕەنگە هەر نەشی خوێن دەبێت قسەت چیە لەسەرەوە بۆم باس هەواڵەکان چییە؟ ئامانج لە بڵاوکردنەوەی ئەو هەموو هەواڵە ناخۆشە و زۆر جار هەندێک ناوەندن بەتایبەت لە سوشیال میدیا کەناڵی فەرمینین ینی پیجێکە دووسێ کەس ئیشی پیجەکە دەکاتن وا دەکەن کە دڵ ڕاوچێ لە ناو کۆمەلگای ئێمە بڵاو دەکەنەوە ئامانج چیە لەوە؟ ئامانج بەڕێ لابردننی خەڵکەکەیە بەڕاستی یعنی دوورخستنەوە لە ئامانجی خەڵکەکەیە یعنی ئێستا خەڵک لەوانەیە معاناتی زۆر هەیە بە هەندێک هەواڵ وە دەکەن ئەو معاناتی ئەو خەڵکەیە بشاردرێتەوە باش بابەتی نوێ دروست دەکەن لۆ نمونە ئێستا کەمی بنزین هەیە باشە گرانبوونی بنزین و خراپی کوالێتی بنزینمان هەیە لەوانەیە دوو ڕۆژی تر بابەتێک دروست بکەن ئەو مۆزوعی بنزینێ خەڵک لە فکری بچێتەوە ینی مێشی ئاراستی ئەو بابەتە نوێ بێتن باشە کەمی ئاومان هەیە هەروەتر ئەوە بابەتەشکێ کەمی ئەو لە وەرزی هاویندا زۆر زار ئەو حاڵەتە دووبارە دەبێتەوە بەشێکی هۆکارەکە خۆمان نین لە هەندێک شوێن ئاو بەفی ڕۆ دەدرێت بە بڕای من بە خەڵکەکەیە ینی سەتا هەفتای هۆکارەکە خەڵکەکەیە باشە ئەمە سیستەمەک نە بۆ فێر بکرین لە منداڵیەوە چۆن ینی ئەو شتانەی خۆمان بپارێزین باشە بڵاو دەکاتەوە هۆشیاری دەڵێ تکە ئاو بەفی ڕۆمەدەن ئەو هۆشیاریەمان نییە باشە ئەو هۆشیاریەمان نییە شەخصێ دەیناسم لەو بێ ئاویە ڕۆژی 3000 سیاری دەشوە کاکە باش بێ ئاوێ ڕۆژی 3000 سیارێتە شووە زیرانمە 3000 ڕۆژی 3000 سیاری دەشواتن سپی نابیتەوە تەنک نابیتەوە وایە قەنعاتی وایە ڕەنگە لە هەمان گەڕک لە شوێنە چتر ئاو نەبێت طبعا بەردەرگا شوشتنی استفاده طبعا 180 خۆمانە ینی ئەو شتانە هەیە هەندێکیان 180 خۆمانە بەڕای جەنابەت کاریگەری هەواڵی ناخۆش هەر لایەنێک بێ هەر شوێنێک بێ و هەر کەسێک بێ کاریگەریەکەی چیە لەسەر دەرونی تاچی کورد بەخوای لەسەر بازار تەسیراتی زۆر زۆرە لەسەر بازار بە حەقەت خاصەتەن لە هەولێر باشە چونکە هەولێر پارێزگایە یعنی
قودوەی منتیقەک بی قودوەی کوردستان بی تەسیراتی زۆر دروست دەکاتن بەڕاستی یعنی لەسەر بازاڕی بە تایبەت بازارێک تەبیعاتی هەیە یعنی ئەگەر هەواڵک ڕوو بدەش کێشەک ڕوو بداتن لە شار لە خلالی 3 ڕۆژ لەوانێ بازارەکە تێکچی بەس هەستانەوەی چەند مانگەکی دەوێتن تەبیعاتی بازار خودی خۆی وایە بازارەکە مردیە چەمەند کردەسیتەوە بەخۆی بە قەنەعاتی من زۆر زەحمەتە چکە خەڵکەکە بڕوای بە حکوومەت نمایە لە ڕووی دابینکردنی موچەوە بەڵام موچە هەیە ئێستا ئەو مانگە بە نزیکەی 20 ڕۆژ دوو موچە بە سەریەکەوە درا بەڵام ئێمە ئەگەر خۆمان هەردوو موچە لە سەریەک سەرفکەین و حسابی مانگەیتر نەکەین حکوومەت چی بکە ئەوەش زین چۆنە ئێمە ڕاتوینە هەموو جارە پێش هەڵبژاردن حکوومەت چیت بێ بە چاوم بۆ دەکا باشە بەس دوای هەڵبژاردن ئەو شتە نامینێ یعنی منستە بە قەنەعات هەوا بمبورە دەتبڕم لەکەیەوە هەواڵی خۆش نەویست قەنەعات بە قەنەعاتی خۆم لە 2000 و ئاخری 2009 من هیچ هەواڵێکی خۆشم نەویستێ هەواڵی خۆش لە لای تووسیە هەواڵی خۆش ئەوەیە خەڵکەکەم دڵخۆش بی کێشەمان نەبێ باشە هیچ کێشەکت نەبیتن ینی تۆ لە وڵاتێکی کێشەی کارەبات نەبی ئاوت نەبی بنزینت نەبی کێشەی بازارت نەبی من ئێستاگە بازارم هەبی چ ئامادەم گلەی لە حکوومەت بکەم باشە ئاوم هەبی چ ئامادەم گلەی لە حکوومەت بکەم بنزینم هەبی چ ئامادەم لە گلەی لە حکوومەت بکەم بەس کە تۆ ئەو شتانت نەبێ ئامادە یعنی گلەی بکەی و گاز هەندە بکەی بەڕاستی داری جەنابەت بەڵێ سەیری هەواڵەکان دەکەی کەم زۆر کەم نوێش ئەوی لە تۆڕە کۆمەڵاتەکان ناوین ناگەنە تەلەڤیزۆن بەعام تەرک کراوە تەلەڤیزۆن بەعام تەرک کراوە لەبەرچێ سەیری هەواڵەکان زۆر ناکەی بە حکمی هەواڵەکان ئێستا کە هەمووی لایەنی سلبیە لە کوشتندەری لە بڕیندەری یعنی سوۆسیال میدیا بەعام لە تاکە تاوەکو دەستگایش سوۆسیال میدیایی کە لە تاکلۆ هەمووی بەدووی لە ئەو خاڵک دەگەڕێ یعنی ئەگەر لایەنی سلبی بەرزترین پلەی هەبیتن لۆ مەسلحەتی لۆ ئەکتیڤ و لۆ هەموو شتێک بەناوبانگ لۆ مەسلحەتی خۆی بەکاری دێنی ئێستا لۆ نمونە کام دەستگای لە هەمیان گەورەترە کامە هەواڵی کوشتنە دەچی بە دوای ڤیددیۆکە دەگەڕێکە ئەوە لە هیچ شوێنێک یعنی ڕێگە پێدراوە نییە لە بۆ ئاستی منداڵ ئاسی نەخۆش نەفەر هەیە نەخۆشی دڵی نەفەر هێنە منداڵ یعنی ئەو منداڵەوەی لێ دەکە شتەکەی لە لای ڕۆتینی دەبێت چەندی و هەواڵانە بینی چەند لۆ نمونە قەزی ئاموش دەگەڕێتەوە لایەنی ئەخلاقی یعنی ئێستا لۆ نمونە لەوانەیە ئەوە کۆمەلگای خۆمان شارەزانە ئافرەتێک لەوانەیە لەسەر وێنەیەک دەکوژرێ ئەو بنمونە هزار کەس دەسی وێنە ئافرەتەکە دینی بڵاو دەکاتەوە ئەنەما پشتگیری لە ئافرەتەکە دەکات یعنی ئافرەتەکە بە مەقسەدی خۆی بەیانەوە خۆی کوشتیە خۆشتنی هەر ئەو ماڵەوە کوشتی بێ هێدی هەمووی دەگڕێتەوە ئاز نزمی لایەنی ئەخلاقی و ڕۆشنبیریت کۆمەڵگا و بە دەرەجەیەک حکومەت دەوری هەیە لەوەی چی بکاکە ئێمە بخۆمان وەکو ئەو بەڕێزێک کە لە پێش دەنابەت قسەی کردوتی مێشێک دەکاتە گامێشێک هەواڵێکی ناخۆش ڕوودەدا یعنی شتەکەوا دەکات کە کاریگەریەکەی زیاتر دەبێت ینی ترس و دلە ڕاوچێ و تۆقام بڵاو دەکاتەوە یعنی ئێمە سا دەزانی بۆ منە دوێنێ هەواڵێکی کارەسات بار بەڕاستی بڵاو بەوە و هەمومان پێمان ناخۆش بوو بەڵام لایەنێک هەیە سەر بە هیچ شوێنێک نییە یعنی مەسەر هیچ شوێنێک سەپۆرتی ناکات لە پشتەوەی کۆمپیوتەرەکەی یاخود مۆبایلەکەی دانیشتووە ینی وا لە خەڵک دەکات ئەو شۆ دنیا تێک دەچێت وای لێ دێت مەبەست دەوەچێ مەبەست دەمێت سانسۆر نەکردنی سوۆسیال میدیا لە دەستگایەکانەوە کەوەی بە شێوەیەکی ڕسمیەوە لە تاکەوە ئێستا لۆ نمونە من تاکێکم دەتوانم بچم فەیسێکی ئەکاونت فەیکێک دانێم ئەو تیکتۆک بێ هەرچیەک بی لێم لە دواوە وێنەی تۆ دەگرم ڕسمی تۆ دەگرم بە ئەنواع فلتەر و شێوە دەستکاری دەکەم یان بە مۆنتاژ دەکەم بە هەر مەبەستێک مەوێ بڵاوی دەکەمەوە ئێستا لۆ نمونە کە تازە بە خۆتان باس ناکرد ینی ئەو بەرنامەی کە دەڵێم مایکە سوورەکە هات یعنی لە زۆر ڤیددیو هەیە بڵاو بیتەوە خاستنی بەڕێستانیان ئەو بێژدەریت کەیە کە بڵاو دەبیتەوە کابرا نقطە زەحفە غەڵەتێک دەکە لە پێش کامیرە یعنی لە سەری دەکەنە ئەوە هەدەفێک ینی ئامانجە چ پێت ئەوە دەکەن بۆی ئەکتیڤی خۆیانی پێبەرزکەنەوە زوعفی پامنێرێک گریمان ئەگەر مەسەلەن زوعفی هەبوو بێت یان شتێکی کردووە مەسەلەن کۆمەڵگایەکە پێی جوان نەبووە باشە ئەو زوعفە سوودێک بۆ کەسانە دەگەێنێت کێشەکە لە زەحفەکە نییە ئەوە سوودەکەیان بەز لە ئەکتیڤە بەرزبوونەوەی ئەکتیڤە بەس چێشە لە زەحفەکە نییە چێشەکە لایەنی ڕۆشنبیری و ئەخلاقیە ئێستا لۆ نمونە ئەم بەخۆم هەموو کەسێک لەوە لە ڕوانگەی منەوە هەموو کەسێک لایەنی باشی هەیە و لایەنی خراپی هەیە ئەتو لە هەندێک ڕۆ لایەنی باشتەیە ئێستا کە لە بەرامبرم بەڕێ زۆر دەدوی کابراایکی بێ غەلو غەشی بەس نەم نازم لە ناخی تۆ لە لایەنشکە چ لایەنش خراپەت هەیە و ئەمیش هەڵبەتە بە هەموو شێوە لایەنم هەیە خراپە لایەن بەس هەیە لایەنە خراپەکەی زەقا پێوە دیارە بە کەسێکی خراپ دەناسرێ و هەشە لایەنە باشەکەی زاڵترە بەسەر ئەوەی شخصیات و کەسایەتی بە کەسێکی باز دەناسرێت چکە هیچ کەسە کامل نییە ئەمەش عادەتی خۆمان مرۆڤ وای لێ هاتیە
کەسێکمان پێویستە یعنی کەسێکمان پێویستە لە هەڵەکانمان خۆش بێتون لۆماندا پۆشی لە هەمان کاتدا ئەو پۆپولەبی بەرامبەرمەی چاڵی نەبی چێ ئەو کەسە دەبێت چێ بێ ئەوەش لە هیچ کەسێکدانیا خەڵکی ئێستا بە زۆری وی لە هەتیە وە کێشەی سەرەکی کۆمەلگاش لایانی ئەخلاقی و ڕۆشنبیریە کە الحەمدلله بە سیستەم و بە هەموو نەوعک وا دەکرێتن ئەو ئەخلاقی ئەوەی ماشە نەمینێت کەسێک خۆی ملایم نەبێت لە بەوەی کە ئیشی لەسەر بکرێت و بگۆڕدرێ گۆڕینی ئاسانە ئەکیت ئاسان نییە بەڵام ئێستا بۆ نمونە من هەموو ڕۆژێک کەسێک لە پێش ساوی تۆ بکوژم کوشتنە لە بەرچاو ئاسان دەبی یعنی ئێستا لۆ نمونە لایەن هەر خەڵکە خەڵک دەکوشێت ئەکیت قسە برایە خزمی خۆی دەکوژێت هەر کەس و کاری خۆمانە لەسەر کێشێکی بەسی دوا دەکا کە کارەساتێکی گەورە ڕوو قسەکەی تو تەواوە بەسەوە چەند لایەنێک دەکرێتەوە چەند هۆکارێکی ڕیسی یەک لەوانە خەتای حکومەت لە پێش هەموو شتەکەوە هەوڵ نەدانە بۆ نێشتنی چەکی چەک نێشترا بەڵام ئەوجارە ئەوە یەک دوو چەق و دام بۆ کەس ئەو ئالەتانی کە شەڕی پێ دەکرێت ئەوانە دەتوانی بە شێوەیەکی تونتر ئەوەی پەروەردەکەی وابێت و ناهۆشیار بێت وە کۆمەلگاش هیچ کاریگەرێکی لەسەری نەبوو بێت با هیچ چەکێک لە بازاردانە بێت با هیچ چەقوێک لە بازاردانە بێت مەرامە گڵاوەکەی خۆی هەر جێبەجێ ناکات جێبەجێ دەکا بەڵام ئەو کاتێک کە لە ده حالت دەبتە یەک حالت لە 100 حالت دەبتە دوو حالت ئەکیت چەندی لایەنی کۆمەلگا یعنی زۆرینەی بەرەو باشەبی تاسیری من لۆ ئێستا لۆ نمونە تاچی خۆمان هەیە کە لێرە زۆرمان دێتیات لەوانێ شخصی خۆت برادەرتە بە چیتە ئەوروپا و چیتە جێشی کە ئەوە یاسا لەوێنەر بە ئەمریکاش کوشتن لە هەموو شوێنەکەیە بەس ئەکیت ڕێژەکەی وەچی یەک نییە وایە ئێستا کە دەستەوێنە نەنا عفو قسەکەم تەواکە ئێستا شخصی خۆت لەوانێ برادەرتێ لێرانە لەوانێ کەسێکی زۆر ناقانونی و شەڕاوی و شەڕانجێز بوو بە چێشەوە چوتە دەرەوە لەگە یاساوێن دەرسەبرسە لەگە ناو خەڵکیوێن دەر الحەمدولله ئەو جۆرە برادەرانم نەبووە بەڵام بیستوم ئەی ئەکیت شەرنی هەرەتم ئەو بە نمونە دەرم ئەم بە خۆم هەم بۆ نەفەر هەیە دەیناسم لەوانێ خزمی خۆشم بووە ئەکیت لەگە یاسا و لەگەر دەستور و خەڵکەکەوێن دەر ئەقلێتی دەگۆڕێ ئەنی دەبتەوە لایەن ئەخلاقی بەرزتر دەبیتن بمبورە دووبارە دەدبڕم یاساشەیە بەڵام زۆر زار خۆمانیشی پێ یاسا ئەمنەوە پێ دەڵێن قەت چەپ لە بەیەک دەست لێ نادرێ حکومەت لە 100 لایەن خەتابار بی ملت لە 101 لایەن خەتابارە ئەمەوە سەر لوبی یعنی جەوهری پرۆگرامەکەم هەواڵ لەکەیەوە هەواڵی خۆش نەویستووە بەخۆی هەواڵی خۆش چییە ئێستا لۆ نمونە هەواڵی خۆشە لای ئەخر بە پێی شخص دەگۆڕێ ئێستا من لەوانەیە هەواڵی مسلمانی کەسەکەم زۆر زۆر لەلا خۆش بێ هەواڵی مەقسەدەوە شخصی خۆم لەوانەیە ئیعجازێک ئەوە بووە لایەن خۆم لایەنی دینیەکە لەوانەیە لە پێش زۆر شتەوە لۆ من بەس هەندە کەسەیە یعنی هەواڵی خۆش دەکەنەوە ئەوێ مەلەفەک بڵاو بیتەوە مەلەفی شخصێک بەچی ئەکتیوی بێ بڵاو کاتەوە یعنی هەر کەسەوە بە پێی شخصەکە ئەوە زۆر پێم گوتی لەگەڕێتەوە ناو ڕۆشنبیری و نزمی ئەخلاقی تاکو کۆمەلگا بەگشتی لە خزمەتت بەخێر بەسەر چاوان سڵاو لێ بە قوربان و کاتت سڵاو لێ بە قوربان مەڕێز سەیری هەواڵ دەکەی ماوە بەڵێت تقریبا لەبەری شوکار مەجال نیە ناوە نیە چیشێک دەکەی هەڵار کاسبم پۆشاک گوشتی ئیشی پۆشاک لە شوێنێک لە حاجیەوە لای ڕانی خەڵکی وێندەری بەڵێ هاتیێر ئیش تێوەڕۆ لێرە بەڵێ بەڵێ بۆ ئەشیا باشە بەخێر بی سەرکەوتوبی ئینشاڵڵا موفەقبی لە کارەکەت ماوە ناماوە سەیری هەواڵ دەکەی سەیری چ جۆرە هەواڵێک دەکەی هەر هەواڵی ڕۆژانەوەی هەر هەواڵێک بێ بەڵێ لە مۆبایل سەیری دەکەی لا تەلەڤیزیۆن مۆبایل زۆر بەکاردێنی زۆر بەڵێ زۆر بەکاردێنی زۆر لە ناوی شەکەشت بەکاردێنی لە ناوی شەکەشمەر بەکاری دێن دەمێ بزانم بڕات بە هەموو هەواڵەکان هەیە تقریبا تا ڕادێک هێندێکیان هەمووینە هەمووینە بۆ بڕات بە هەموو هەواڵەکانی ینی لەو بڕواایدای کە هەندێک لە هەواڵەکان گەورە دەکرێت هەواڵەکان گەورە دەکرێن و دروستکراویشن هەندێکی بڵێ مەبەست لە دروستکردنی هەواڵ چییە؟ ناڕاستیەکەیەتی بەڵێ ئێستا هەندێک هەواڵ هەن بۆ نمونە هەواڵەکە هەندێک شت ڕوو دەدا ینی مەسەلەن جاری وا هەیە خەڵک دەترسێنن خەڵک دەتۆقێنن ینی تۆقاندنی خەڵک ینی چ ئەوە بە قازانجێک بەوانە دەگەین هیچ قازانجێکی نییە بەس مەترسیە بۆ سەر خەڵکەکە هیچی تر بیر لە ترساندنی دڵ و دەرونی خەڵک ناکرێتەوە هیچ هاچی گوێی پێ نەدرێ مرۆڤە لە وڵاتە هەندێک شوێن هەن هیچ فەرمینین ینی مەسەلەن نەکەناڵن بەڵام پێیجێکن چەند کەسانێک هەن ینی وها لە خەڵک دەکەن کە خەڵکی دەدرسێنن هەندێک پێیجێ بەس چاواشەکاری بڵاو دەکاتەوە هیچی تر بەڵێ هەواڵی ڕاست نییە زۆر بەکەمە بەڵێ هەواڵی خۆش بەلای جەنابتۆ چییە؟ موچەیە موچە هێستا هەیە کێشەی موچەمان نیە بژێوی بازار بەڵام شتێک بە هەیە دەڵێن ئەگەر هەواڵێکی ناخۆش بڵاو بوو بێتەوە ئەوانەیە کە خەڵک دەترسێنن ینی بازار دەشڵەژێن و گلەی لە حکوومەت دەکەن کە خۆیان هۆکاری هەندێک شتن کاریگەری لەسەر بازار دەبێت
هي ڕاستەوە شوایە باشە چی بکرێت تاوەکو ئەو شتە ناشرینانەی کە بە ئەنقەس وا دەکرێت هەندێک مەسەرەن هەندێک کەسن ئەوانە تاکن کەوا دەکەن خەڵک دەترسێنن تاوەکو ئەوە نەمێنێت شت هەیە شت زۆر هەیە کە بکرێت بەڵام ناکرێت قسەکەی استفادەی نییە چاواکەمی بەڕێز وتیان ڕاستە هەواڵەکان زۆربیان ناخۆشن بەڵام هەندێک کەس لە پشتەوەی مۆبایلەکانیاندا دانیشتون و مەرامیان هەیە لەوەی کە هەواڵی ناخۆش بڵاو بکەنەوە وەکو ئەوەی دوێنێ کە ڕوویدا کارەساتێکی ناخۆشە بەڵام خەڵکی وا هەبوو دەیوێت ئەم شەو بارودۆخەکە ئەوەندە ناخۆشە ڕەنگە بە یەکجاری وڵاتەکە تێک بچێت ئەوان وتیان ئەوە کردنی مێشێکە بەگامێشێک و داوای ئەوەشیان کردوتیان تکایە هەواڵی ناخۆش کەمتر بڵاو بکەنەوە و ئەگەر بڵاویشی دەکەنەوە هەواڵەکە باوەکو خۆی بێت قەبارەی گەورەتر نەکرێت لەبەرەوەی هەواڵی ناخۆش کاریگەری لەسەر هەموو شتێک دەبێت و ئەوانیش وتیان لە مێژە چاوەڕێی هەواڵێکی خۆش دەکەین بەڵام تا ئێستا گوێمان لێ نەبووە ئەمنە زۆر ئیبراهیمم هیوادارم هەمومان گوێویستی هەواڵی خۆش بین و هەواڵە ناخۆشەکان کەمتر ببێتەوە و هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازن دوور بن لە هەموو هەواڵێکی ناخۆش تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خوا حافیز